لە سارترین گوندەکانی کوردستان ئامادەکاری بۆ سەرمای زستان دەکات. ئەو ناوچەیەی کە ساڵی ڕابردوو پلەی گەرمادا بەزی بۆ 25+0. کامیل لە گوندی هەنگەژاڵی پێنجوێن نیشتەجێ و ئەگەر داری وشک بۆ خۆگەرمکردنەوە بەکار نەهێنێت دەبێت ساڵانە زیاتر لە 1.5 ملیۆن دینار بداتە نەوتی سپی. هەتا پێمان بکرێ ئێمە داری وشکەێنین، داری تەرمان نەبڕیەوە تا ئێستا هیچ ساڵێکیش، بەس هەنێک هەیە چە داری تەڕەبڕێ ئەوش لە مەجبوریە نەوتی نییە. سبەت ماڵێکۆ 2 گەڵابە 3 گەڵابە هەیە 4 گەڵابە ژێنێت بۆ زستانە، هەیە زۆپایەک نییە 2 زۆپا دانێت تا بەلانی کەمەوە لە 5 بەرمیل تێنەوە. ئەم ساڵ کوڕەکانی چەند تراکتۆرێک داری وشکیان بۆ بڕیوە و دەڵێت ئەگەر سەرماتینمان بۆ بێنێت دەست لە داری تەڕیش ناپارێزین، خۆخۆمان ڕق ناکەینەوە. لێرە بوو تیالان کوێسان زەمینە خوای بە تۆ خەسم شوشە سەهۆڵێتە خوارە بۆ گوێسەبان و ئاوا باوش پیان نایەت جات خواوە مەگەر بەراز بژی گەجەسان زۆرمان بۆ بێ هەر گەشتینە ئەو بەرۆ لە حەج لایەکەوە بێ گەڵاجاری من بێ هی تۆ بێ حەج کەس بێ لێ ئینە بنچایی بڕینەوەی مەجبورین خۆڕق ناکەین. کابرا کە زۆری بووە ها لە کوشتن نادرسێ ئەمان کوژن ئەداممانەکەن چی بکەین چارە نییە. تۆ حەزەکەی ماڵ مناڵەکە ڕق بێتەوە نەبەخوا وەڵڵا داوای ئەوەیەکەین کە نەوتمان بنێ شۆمان بۆ هەنێرن شوێنی خۆی ئەوان ئاوزبانمان نییە بۆمانە نێرن ئێمە لاخۆی چەپڵەمان لێیا و دەنگمان بۆیان و نازانم بۆمان ئیمزاکردن و گۆرانیمان بۆ کوتن ئەوان لەگەڵ ئێمە ئاوا جوڵێن. دەست بە دابەشکردنی نەوتی سپی کراوە، بەڵام تاوەکو ئێستا لە ناوچە شاخەوەکانی سنووری پارێزگای سلێمانی کە 19 ملیۆن لیتر نەوتیان پێویستە نەوت دابەش نەکراوە، چونکە بەهۆی بەرزی نرخەکەیەوە دانیشتوانەکەی ڕەتیان کردوێتەوە. ئەگەر قەزای پێنجوێن وەک نمونە وەربگرین، 2 نووسراوان ئاراستەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و پارێزگای سلێمانی کردووە بۆ ئەوەی گرفتی گرانی نەوتەکان بۆ چارەسەر بکەن، بەڵام تا کاتی ئامادەکردنی ئەم راپۆرتە وەڵام نەدراونەتەوە. چاوەڕێی بەڕەسمی وەڵاممان بدەنەوە لەلایەن ئەو دوو لایەنە پەیوەندیدارەوە ئەگەر وەڵامەکە مقنعکرد نەبوو یاخود بۆکو خۆی بە هەڵپەستێرای مایە ئەو کاتێ ئێمە بەڕاوێژ لەگەڵ خەڵکی خۆمانە لە سنووری قەزای پێنجوێن بڕیارە دەین ئەو کاتە چی بکەین بۆ پێنجوێن. قەزای پێنجوێن زیاتر لە 11,000 خێزان تێی دانیشتەجێن و پێویستیان بە زیاتر لە 2.5 ملیۆن لیتر نەوت هەیە کە نرخی هەر بەرمیلێک نەوتی سپی لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە نزیکی 260,000 دینارە. ئەو نەوتەش کە حکوومەتی هەرێم بەسەر نیشتیمانیان داداوەشی دەکات بەرمیلێکی بە نزیکی 100,000 دینارە. نزار جەزا ڕوودا و قەزای پێنجوێن لە سلێمانی.